بە ئامادەبوونی لێژنەی ڕاستپێدراوی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ پێکهێنانەوەی ئۆرگانەکان و لە کۆنفرانسێکدا بە ئامادەبوونی کادیران و ئەندامان مامۆستا موسلیم عەبدوڵڵا ڕایەتی وەک بەرپرسی نوێی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان هەڵبژێردرا. کادیران و ئەندامانی کۆمەڵ سوپاسی بەرپرسی پێشووی مەڵبەند دەکەن کە لە ڕابردوودا دڵسۆزانە کاری کردووە و پاڵپشتی خۆشیان بۆ بەرپرسی نوێ دەردەبڕن. ئەمڕۆ لە شاری سۆران وەکو لیژنەی ڕاستپێرا و سەرکردایەتی بۆ تشکیلەی ئۆرگانەکان ئەمڕۆ تشکیلەی بەرپرسی نوێی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریمان دیاری کرد بە شێوەی دەنگدانی ئاشکرا لەبەرەوەی تاکە کاندید بوو کە بەڕێز مامۆستا موسلیم دەرچوو بە بەرپرسی نوێی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری پیرۆزبایی لێکێن دەستخۆشیمان هەیە بە ئومێدی ئەوەی کە خی گەورە یارمەتی بدات لە کارەکانە سەرکەوتوو بێ و ڕێز و سپاس و خۆشەویستیمان بۆ جەناوی مامۆستا مەلا مەڕوان هەیە کە پێشتر قیادەیەکی تاریخی کۆمەڵی دادگەریە و پاشان بەرپرسی پێشووی مەڵبەند بووە دەستخۆشی لە جەنابیان دەکەین. ئەمڕۆ لە پرۆسێکی ئازادە ئەلگۆری بەرپرسی مەلبەند کرا کە پێشووی مامۆستا مەڕوان بوو خوا جەزای خێری داتەوە و بە باشی هێناوە تاسەوە تەسلیمی بە مامۆستا موسلیم کرد خوا پشت و پەنابێ ئینشاءڵڵا ویش بە باشی بەڕێوە بە و ئێمەش هاوکار و هاودەمێ بین ئینشاءڵڵا. بڕێبات هەمیشە کۆمەڵی دادگەری لە بەرەی خەڵکدا بووە و خەمخۆری خەڵک بۆ بە تایبەتی ئەو خەڵکەی کە مافیان خوراوە بۆتە بە فریاد ڕست بۆ ئەو خەڵکەی کە مافیان خورایە لەو مامۆستا مەڕوان گەڵاڵی کە یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەریە و سەرجەم خۆناغ و پلەکانی حزبی بڕیوە و لە ئێستاشدا خۆویستانە خۆی بۆ هیچ پۆستێکی حزبی نەپاڵاوتووە دەڵێت لە داهاتووشدا هەر سەربازێکی ماندوونەناسی کۆمەڵی دادگەری دەبین. لەبەرەوەی خۆم کاندید نەکردوتەوە بۆم خۆکانی نەکردوتم لە ماڵەوە دانیشم چونکە ئینسانی موسڵمان ناکرێت لە ماڵەوە دانیشێ ئینسانی موسڵمان دەبێت لە دەرەوە بێ خزمەت کاتن چکۆ کاروانی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئەو کاروانی پێغەمبەرانش هەر کەسێک کە لێی بەجێما هەر کەسێک کە لێی دواکەوت زەرەر و زیانی زۆری کردووە لەبەرەوە شێمە بەڕاستی ئەم زۆر زاری دیکەشە قسەم کردووە دەکرێت ئێمە بەرپرس نەبین بەڵام ناکرێت لە کاری ئیسلامیدا نەبین دەکرێت بەرپرس نەبین بەڵام ناکرێت لە کاروانەکەی دابڕین ئێمە نەبەتەمای دابڕانین نەبەتەماین کە کار و کەسابەتێکی لەو کار و کەسابەتە چاکتر بکەین چونکە هیچ کار و کەسابەتێکی کە بیکەی لەو دنیاە لەو کار و کەسابەتەی باشتر نییە کە داوە بانگەوازی ئیسلامیە. بۆ لیژنەی باڵا بەرپرسی نوێژ کە بە زۆرینەی دەنجی ئەندامانی کۆنفرانس هەڵبژێردا دەڵێ ئەوەی لە توانامدا بێت بۆ پێشخستنی کۆمەڵی دادگەری کوردستان لە ئیداری سۆران دەیکەین. سەبارەت بە وەرگرتنی ئەو پۆستەشم لەسەر داوای برانی قیادە بووە کە داوایانی کردیم کە ئەو پۆستە وەربگرم چونکە من لە ئێستا ئەرکوکاری خۆم هەیە بەڵام کە دەزانم کارێکی ئیسلامی لەسەر من مەسەلەن دەوەستێت ئیشان بەمنە من ئامادەم کە کارەکانی خۆم ئەوانێک تایبەتن بە خۆم ڕابگرم و هێز و قۆ بدەمە کاری ئیسلامی بووی کە بتوانێت ئەم ئیشێ بەرەو پێشتر بەرین نامەکو خۆم ینی حەز و ئارزووی ئەو پۆستەم نەبووە بەڵام کە زۆربەی برایان و خوشکان کە تەکلیفیان لێکردم و کە بە باشیان زانی لەو خولەی ئایندەدا کە دێت لەم 4 ساڵی کە دێت کە بەرپرسیان بم ئەمن نەمتوانی داوای ئەو خوشک و برایانە ڕەتکەمەوە من لێرەوە سوپاسیان ئەەکەم. کۆنفرانسی ناوچەیی ئەنجام بدەین دوای هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەندەکان لە بەرەنجامی کۆنگرەی پێنج لە ئایندەیەکی نزیکیشدا کارژێڕی مەڵبەندەکان و ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵ پێکهێنانەوەی نوێیان بۆ دەکرێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.